سڵامەتان لێ بێم کاتتان باش لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن. باخەوانی قوتابخانەیەک بە شێوازێکی جوان و سەرنجڕاکێش باخچەی قوتابخانەکە دەڕازێنێتەوە. گەنجێکی سلێمانی خولیای هونەری سترینگ ئارتە و دەیەوێت لەم بوارەدا پەرە بە بەهرەکانی بدات. من ئەمزانی ئەو بە بەزارەتیەکە ئەو ئەزانی ملکێتە. 7 ساڵە دوو پیاوی دانیشتوی خوڕماڵ هاوڕێتیەکی پتەویان هەیە و کەم جار هەبووە بەبێ یەک دەربکەون کە ئەمەش بۆ خۆی جۆرێک لە برایەتی و تەبایی دەردەخات. لە یەکێک لە قوتابخانەکانی شارۆچکەی حاجیاوای سەر بە پەروەردەی ڕانیە باخەوانێکی قوتابخانەکە ماوەی 10 ساڵە بە شێوازێکی جوان و سەرنجڕاکێش دیزاینی باخچەی قوتابخانەکە دەکات. ئەو دەڵێت هەموو دارەکانی ئەو باخچەی خۆی چاندوێتی و توانێتی خزمەتێکی باشیان بکات. بەڕێبەری قوتابخانەکە باس لە خەمخۆری ئەو باخەوانە دەکات و دەڵێت کات و خشتێکی تایبەتمان بۆی دیاری نەکردووە، بەڵام ئەو بە دڵسۆزی و خەمخۆری خۆی خزمەتی باخچەکە دەکات و پێخۆشە کە زیاتر خزمەتی قوتابخانەکەش بکات. ناوم ڕەس و حەمە پیرۆتە 1963 لەدایک بووم لە نۆڵەچکە سەر بە نعی بنگردی. ئەمە لە هەشتاوەشتیشەوە لە حازیەوەین 10 ساڵە لەم مەکتەبەی باخەوانم مینەکەم باخەوانە ئەگاتوو مێرە هیچی لێ نەبووە، یەک داریشی لێ نەبووە، هەموو بۆ خۆم چاندومە. قوربانە ماندووبوونی زۆر دەوێت چۆن ناوێ ئەتۆ ئەو دارە هەموو دەبێ بێ بڕێوایە زانی بۆ دڵم پێخۆشە ئەگاتوم هیچی لێ نەبوو، هەموو بۆ خۆم چاندومە، هەموو بۆ خۆم چاندومە بۆ خۆم بڕیم و پەروەردەم کردەوە ئەوە دڵم پێخۆشە. یعنی عوتڵە و جومعە و ئەوانەشم بۆ نییە 24 ساعت لێرەم هە 12 زەمانکان داوام دەکەم ئەگەر حیساب بێ ئەو ئەوە دڵم پێی خۆشە. بە مەقەسی میوان دەیبڕم، بە مەقەسی جلان دەیبڕم. ئەوە 2 ساڵ دەستگام کڕیوە دەنا ئەوە هاوینم ئەمان کڕیوە ئەوەی دیشم هێچکەشم پێرارەکانە کڕیوە دەنار بە مەقەسی میوانم بڕیوە بۆ مەقەسم بڕیوە ئەوەت ئەو پێستانی سەرم بۆ مەقەسەی دێ ببڕم ئەمەشی لێ ناکرێت جاگەر دڵم پێخۆشە وکاوە بەزمە دەکرێت زاری وا 10 جار دەبێ بچێسە پێشەوەی بێ خوارێ ئەم دیۆ لەو لەگەڵ ئەو سنۆبەرێ بکە ئەگەر دڵت پێخۆشە بێ دەکرێت یەکوا لەمە زیاتر کەسێکە بەزمەی دەکا دڵم پێی خۆشە. سەتی وەکتۆ دەڵێ ڕەحمەت لە داک و بابنیان دەستت خۆش بێت بۆ من بە هەموو دنیا دەبێت. حامی سنۆبەرە ئەوە سنۆبەری هینە بڵاوە، ئەوە لولە، ئەوە هەرزوونیکایە، ئەوە شا سنۆبەرە بەڵام پێی دەڵێن هەرزوونیکا. سەزای چەند نەوعی دێن دەوری 4 نەوعی سنۆبەری تێدا لە زستانەدا هین ناکەن، لە زاناندا زیان ناکەن. هاوین بە دایم هاوینە دامڕم، هاوینە زیاد دەکەن. حەز دەمێ سەرجویان هاتن چاکیان دەکەن. پێش لە ئەو سنۆبەرە دەستم پێ کرد مامۆستارەمەوە تا لێرەکانی کوتی کاک ڕۆستۆ سەقەت نابێ کۆرەکتم با سەقەت ببێسیە وەڵڵا هەمووان دەبڕم لە تەلەڤیزیۆن ئەلە وڵات دیو من ئەگە بڕیویان شتم بە ئەو وەگوان بیبڕمدا خۆ جوان دەدەچێ بەڵام منەوە کەرەسەی وانم نییە هەموو مەشینە شتم نەبووە بە مەقەسی دەمبڕی ئێستا کەرەسەی چاک پەیدا بووە چۆنی حەزلی بەوان دەبڕی تو لە هەموو داریشی جوانترە بۆ بڕینێ چی لێ دووسکە لێ دووز دەبێ سنۆبەریش ئێستا خەڵک بۆ خۆی باخی نییە باخی خۆی ئەمیش بە باخی خۆمی دەزانم بە حکومەتی نازانم ئارە وەڵا خەڵک دەمیژ بکەم باخی خۆم باخی من بەڵێنی خواردنێ نییە سنۆبەرە ناوەڵاستە لە خۆ ناچم نا پێم خۆشاستی سنۆبەری لێ بێ بچم بۆیان ببڕم بەڵام لە خۆ ناچم ئارە وەڵا ئەوی دارێکی ئەوی داری لە بڵێنە حەسارە مۆچی لە مۆچیان دەچم بۆی دەبڕم داری هەیە دەچم بۆی دەبڕم ئارە وەڵا بۆ زۆران دەچم ئەوی تەلەفۆنم بۆ بکە دەچم نەزانی ئێسمیش پێزان سۆندەم لێ عەڵامون لە ئەوانە ئەگەر دەمبڕین ئێستا ببێ سۆندە دامبڕم دەستم فێر بووە ئەرە وەڵا شارەزایی دەوێ وەکو بەڕێوەبەر کاک ڕەسوو هیچ سنوورێکی داوامم بۆ دانەناوە
تومە چ کاتێکی دێ و چ کاتێکی دەڕێت چکە زیاد لە حەدی خۆی دەوام دەکات نەجمعە نەحوتڵە پشوو هیچ کاتێکی بۆ نییە چ کاتێکی ئیش هەبێت لە باخەکەیدا چ کاتێکی پێویستی بێت لێرە حازرە و نەتیجەی دڵسۆزی و ئیش کاگرەسوش ئەوە دیارە لەو فترێشدا بەڕاستی لە ماوەی ئەو چەند ساڵە لە 2010 کە لێرین تاوەکو ئێستا بە بەردەوامی بە دڵسۆزانە زۆر بە لە خۆبردووانە ئیشی کردووە گوێی نەداوە بە قەیرانی دارایی گوێی نەدا ئەو هەموو لەماوەی ئەو 4 ساڵانەی ڕابردو ئەو هەموو بایکۆت و مانگرتنە هەبوو بۆ تاکە ڕۆژێکیش بۆ یەک دەقەش بایکۆتی نەکردو مانی نەکردو ئەو بەردەوام بۆ لەسەر ئیشی خۆی چکوتی من ئیش بۆ خۆم دەکەم بۆ حکوومەتی ناکەم بۆ کەسی ناکەم. گەنجێکی جوتیاری گوندی لێتان کە گوندێکی دوورەدەستی سەرسنووری هەرێمی کوردستانە لە دەڤەری برادۆست لە بەردی ناو ڕووبارەکان کۆمەڵێک کەلوپەلی جوانکاری تایبەت بافرەتان وەکو ملوانکە و دەستپەن دروست دەکات ئەو کە هەر لە ساڵی 2008ەوە لە گوندەکەی خۆیان بەرمین دەکەوێت و قاچێکی لە دەست دەدات بەڵام هیوا بڕاو نابێت و بەردەوام دەبێت لە دروستکردنی ئەو جوانکاریانەی کە تایبەتن بافرەتان ئەو بە مشارێکی بچوو کۆمەڵێک کەلوپەلی جوانی ناوماڵیش دروست دەکات بۆ وەکو خۆشی دەڵێت لەسەر داواکاری خەڵک ڕۆژانە داواکاریەکان زیاتر دەبن و دیزایانی جوان بۆ ماڵ و کەلوپەلی جوانکاری ئافرەتان دەکات دەشڵێت ئەگەر کەرەستەی باشتری لەبەردەستێت ئیشی جوانتر و گەورەتریش دەکات. نام کەبیر ڕسووە خەلکی گوندی لێتان لە 2008ەوە قاچێکم چوو بۆی ئەوەڵ غەمانەی سەدام داینایەوە بەس هەبەر دەوام لە ژیان ئێستاش ئەگەلەینە ساخ زیرەکتر ئەومێنی کێشەم نییە ئەو لاقانە زۆر باش کەلیان دروستکردینە لێرە شۆڵە ئیشی ئاژەنداری بکەنی کشت و کاڵە ئەو شتانە. ئەچم لە ڕووبارێ بەردی ڕەنگا و ڕەنگە هینم بە دوایە گەرم جارای دەستم ناکەون گە بەردی جوان کێمە کە دەستمە کوتەهینمە مارێ بە بەردێک ئایرنم تا تەواو تەنچی ئەەکەم لێ بە مشار ئەی برمەوە خەڵک داوا چی بکەلو ئەەکەمە ئەو چشت بەردی ڕەش هەیە سوور هەیە هەموو ڕەنگ هەیە لێش لەگە ئاوەکەی کە ئەگەمە لە بەردە تەنێک تەنچێکەکەم لێ بە مشار ئەستێرێبی دڵبی هەت سێبی ئەەکەمێ سازبی ئەبێتە هەموو شتێک. بەردم لە ڕووبارەکان هینان بە دویاندا گەڕێن بەردی جوان کێمە هەموو ڕەنگێکشە ڕەشە سوورە هەموو ڕەنکەنە جای هینم بە بەردێکی پان ئایرنم ئاوەکەی پێدایم کە ڕنیم تەواو تەنێک بوو بە مشار ئەی برمەوە جا ئەستێرێبی سازبی ملوان کردی هەر شتێک کێبی لێ دروست دەکات. گوندەکەیمە هیچ شەبەکەی لێ نییە کە ئەو تۆڕە کۆمەلاتەنە بەکاربێنین برادران ڕسمیلەیەگرن و بەڵای ئەکەنەوە من خۆم بەکاری نارم چکە شەبەکە نیە لێرە هیچ شتێکیش ناکە کە دروستیانەکەم تەنها بە ئەو مشارەیە بەوە ئەیان برمەوە بەوەش نەخشی لێ ئەدەم ئەگەر شتی پێشکەوتم کەویتە دەست ئەتوانم هەموو شتی گەورە و جوانی لێ دروست بکەم ئیشی باشتری لێ دروست بکەم کە بکەویتە بازار بەس تەنها بۆ سادانە دروستیانەکەم هەموو شتێشم لێ دروست کردە هەر بە سادەی. ئەو ئامرانێک کە ئیشان پێکەم سادەنە وەکو مشار و ئەو شتانەیە زۆر سادەنە چەخ و ئەگەر شتی باش هەبیشتی ئیشی باشتریشی ئەەکەم وەڵا لەسەر
شتی زۆر جوان دروست دەکەم وەکو حەزێک بوو پێم شتێکی جوان بوو کە سروشت بوو شتێکی زۆر جوان بوو دروستم کرد و بە خەڵکم دامە خەلکی بەڵێ وەکو دیارێک بجورێ خۆسی دوو پیاوی بە تەمەنی شارۆچکەی خوڕماڵ ماوەی نزیکەی 7 ساڵە بەیەکەوە هاوڕێن ئەو هاوڕێتیان بە جۆرێکە کە ئەگەر یەکێک لەوانە نەبینرێت زوو ئەو پرسیارە دروست دەبێت کە تاکەکەی دیکەت لەکوێیە ئەو بە شێوەیەک هاوڕێتی یەکتر دەکەن کە تایستانە بۆ دڵیان لە یەکتر شکابێت ئەوان دەڵێن هاوڕێتیمان لەسەر بنەمای دڵسۆزی و خەمخۆریە و هیچ بەرژەوندیەکشمان بێکەوە نیە بۆیە تا ئێستا هەرچیمان هەبوو بەیەکەوە بەشمان کردو و لە هاوڕێتێکیشمان بەردەوام كل ما وصلني كلام جوادني أغينا باي يشين دوا يا نوغلي ئەوەی زان لە 1940 لە دایک بووین لە گوندی ئەڵانتێ هاوسێ یەک بوون بەڵام دوومان لە بینمان نبوو ئیتر بوون بە 6 ساڵ و 7 ساڵ مناڵبوون یەکمان کرد لە یەک ئیتر لە یەک گیانەیە بوونەوە من ئەمزانی ئەو بە ڕۆژانە چیەکە ئەو ئەزانی من چیەکەم ئیتر لەگەڵ زیاد دڵمان پاک بوو هەتا گەینە ئەو ڕادەی 61 گیان باس کرد بدیانە بۆ جنوب لە عەمارە ئەم لە بەسرام نقی بەسرایان کرد منی بەغیان کردم لە یەک برایم ماوەی پێشەژمان دوای بە ئیجازە ئەم هاتەوە لە بەغا منی دۆزە سەیدا لای من شۆ لەلام ماوە دووبارە هاتەوە هەم لەلام ماوە ئیتر ئاوا یەکسیمان هەر خۆش گەرەک بووە تا ئەرحاڵ یەک سەعات ئەگەر بەتاڵ بوو بین ئەگەر مەسەلەن لە یەک نەبڕابین هەر بەیەکەوە بووین بەیانی هاتینەوە بازاڕە ئێوارە ڕۆشتینەوە بۆ ماڵەوە ئیتر ئەگەر شتمان پارەمان پێ بۆ شتمان کڕیەوە بنوان بۆ ماڵەوە نەشمان بوو بێ هەر قەنەعەتمان بووە سابیر بین بە بەشی خوا هیچ گیرگرفتێکمان نەبووە تا ئیسەش نەخۆش نەکەوتوین ئەوە تقریبن 78 ساڵە عمرمانە مەگەر نەخۆشێکی یا ئاڵامەتێ شتێک نا هیچمان نەخۆش نەکەوتوین ئیتر تا ئیسەش ئەلحاڵ ئێمە هەر ڕەفێقین و هەر یەکترمان خۆشەوێ و خزم و ئەقرەبا خۆشی گەرەکین و خەڵکی تریش هەر خۆشی گەرەکین ئێمە مادەمە خەڵک لە بازارە پرسێ من ئەگەر هەر من خۆم تەنیا بم ئەڵێ وای ئەی مەولود کووە یا مەولود بە تەنیابی ئەڵێ ئەوە حوسێن کووە کووە ڕەفیقەکەت چۆن ئێوە تێک نەچوون چۆن شەڕێکتان نەکردووە چۆن دڵتان لە یەک نەیەشا تا ئیسەش ئەلحاڵ تقریبن 7 ساڵە ئێمە دڵمان لە یەک نەیەشا ئیسەر یەکترمان خۆشەوێ بێ یەکتر نابین ئەچینە ماڵی یەکتر ڕۆژێ من ئەو ئەڕۆم ڕۆژێ ئەو یە بۆ ماڵ ئێمە ئەگەر مەسەلەن نێژڕۆین مەجال نەبێ پرسیار ئەەکەین ئەوە مەولود نەخۆش نەبووە ئیمڕۆ خۆشەویستیە لەگەڵ ئەمە ئەگەر مەسەڵی شماز بێ لەگەڵ قسەیەکی کرد بێ مەسەلەن بەدڵی من نەبوو بێ هەر یەک سەعات تااقتم بووە قسەی لەگەڵانەکەم ئەڵێمە مەولودەوە باشە بۆچی قسە ناکەی ڕۆژانە تر لە ماڵ و هەڵاسان یا بۆ کەش یا بۆ دەشت یا بۆ فەلاحات هەر بە یەکەوە ڕۆشتین بەیکی شۆ هاتینەوە ئەیزر حیچمانە کرد بە یەکەوە زەرعاتمانە کرد هەر تێکڵاو جا ئەم بەشتیا کرد لەوێ لە بەشتیا کرد هەر وەکو وەخی هێرامانەوە کێشانەمانە کرد ڕێک دقیق ڕێک بوو بەبێ ئەمەی کێشانەی بکە ئەوە بەشتیا کرد
من سوال وياك أخي بخشا جوا الفوا يانا Ibarusona ki mi na gawa yani aki kalwa لە هەموو مەلەرزەکانە ماڵ مناڵی خۆی جێ هەڵا هەو بۆ لای باوکم لە دەرەوە لە دەرگای حەوشەکەم کاکە وەرنە ژوورەوە تازە تەواو بوو مەلەرزە نەماوێت ناکاکێمە لێرە ئەخەوین یەک بەتانیانەدا بە خۆیان ئاگرێکیانە کردو لە پاڵ ئاگرەکە بۆ خۆیانە خەوتن بەو سەرما نەک جارێک چەند جارێک ئەمە دووبارە بوویەوە بلمی بابەفرەکە بڕواتۆچین بۆ خەرە خۆشە ئەچین بۆ خاڵەسان بۆ ڕەنگین ئەکار ئەحمەد چەند ساڵێکە خەریکی کاری هونەری سترینگ ئارتە کە بە پەت و بزمار چەند تابلۆیەکی جۆراوجۆر دەنەخشێنێت هەرچەندە ئەم هونەرە لە شێوازێکی تایبەتدا لە زانکۆکانی جیهان بە شێوەیەکی وانەی تایبەت دەخوێنرێتەوە و دەڵێتەوە بەڵام لە هەرێمی کوردستان تا ئێستا گرنگی بەو هونەرە و بە وانێ نەدراوە بۆیە خەڵکی کەم بەم بابەتە ئاشنا من ئاکار ئەحمەد دانیشتووی شاری سلێمانیم تەمەنم 26 ساڵە لە ئێستا سەرقاڵی هونەرێکم تایبەت بە خۆم هونەری سترینگ ئارت کە پێگاتەیە ئەم هونەرە لە چەند مادێکی ئاسانەوە هەروەها بێتەوە چەند مادێکە کاتوان بڵێن لە هەموو شوێنێکا دەستەکەی ئەیش پێگاتوە لە پەت و بزمار و تەختە من لە مناڵیۆ توان بڵم هونەر خولیان بۆ پێشتر وێنەم ئەکێشە بەڵام لە ئێستا سەرقالم هونەرم کە هونەرێکی هەم تازە لە وڵاتی ئێمە بەدەلەوەی کە ئەم هونەرە خۆی لەخوا هونەرێکی زۆر کۆنە کە لە سەرەتای سەدەی 19 هونەرە سەری هەڵاو لە وڵاتی بەریتانیا بەڵام لەلای ئێمە هونەرێکی تازەیە و کەم کەس هەیە پێی ئاشنا بێ لێرە ئەم هونەرە توانین بڵێ هونەرێکی تابلۆی بەپێی ئیشەکانە گۆڕێ هەم ئاڵۆزە و هەم سادەشە شێوازی ئیشکردنەکان چۆنێتی زۆری ئیشکردنەکە ئەتوانین بڵێ یانی زۆر کەسێ داوای کردکەم هونەرە چۆن بەجەساب یاخود چۆن ئامادە ئەکرێ سەرەتا تۆ ئەو پاچە لەوحەیە ئاماداکی بەپێی جۆری ئیشەکە یا تا قیاسەکە زۆ میمە چ جۆرە بۆ ئیشە چ جۆرە قیاسێکی لەسەرە گونجێ پارچە وەرەقەی گەنی بەپێی قاڵبی پراپڕی ئەو پارچە تەختەی کە ئامادەت کردووە ئەو شتەی ئەتەوێت نووسین بێ یاخود زەخرەفە یاخود وێنە بێ سکێچەکەی ئەکێشی وەتا ئەم ئیشە دوو جار ئیشە یەکەم جا بێ وێنەکەی پێشی پاشان دەسەکەی بە ئیشی هونەرەکە خۆی لێسام زۆر هەوڵێوەم کە ئەم هونەرە بناسیێنم ڕاستگوانە بڵێن ئەم هونەرە خۆی لە خۆیان بڵێن لە دەروی وڵای یاخود لە وڵاتانی دەرەوە خوێندرێت پێشانگایکی تایبەت بەخۆم کردەوە کە یەکەم پێشانگا بوو لە سەرتاسەری عێراق کە بە ژێناونشانی پێشانگای پەت و بزمار و لەو پێشانگەکە توانیم لە ماوەی کەمترین لە 4 مانگ 61 تابلۆ ئامادە بکەم لەگەڵ دوو شێوازی کە زەخرەفەی کە لە ڕووی دیزاینەوە بۆ ناوماڵ و یاخود بۆ شوێنە گشتەکان یاخود بۆ ئۆفیسەکان ئەتوانی بەکاربێنین ئەم هونەرە بەدەر لەوەی
کە ئەتوانین بڵێن لەسەر لەوحە ئیشی بکرێت توانین لە ڕووی دیزاینەوەوانێ بەکاربێنێ ئەو کار لە جیاتی بزمار ئێمە توانین قولا بەکاربێنی و ئەتوان بڵم زیاتر لە 500 تا بڵم هەتا ئەم کاتە دروست کردووە. لە ناوچەی باڵەکایەتی و لە ناحیەی حاجی ئۆمەران پێشبڕکەی ئۆتۆمبیلی ئۆفرۆد بەڕێوەچوو کە ژمارێکی زۆر لە ئۆتۆمبیل و شۆفێرەکان لەو ناوچەیە ئامادە بوون بۆ بەڕێوەبردننی ئەو پێشبڕکەیە ژمارێکی زۆر خەڵکیش بۆ سیرکردنی دیمەنەکانی سەرکێشی شۆفێرەکان لەوێ ئامادە بوون. ساڵانە لە وەرزی زستاندا لە نێو دۆڵ و گرد و بەفر و قوڕاوی ناوچەکەدا ئەم پێشبڕکەیە بەڕێوە دەچێت و ساڵ بە ساڵی ژمارە ئەو کەسانەی کە یاری ئۆفرۆد ئەنجام دەدەن زیاتر دەبێت و کەسانێکی زۆریش هەن کە تیمی ئۆفرۆد دروست دەکەن و ئەو پێشبڕکەیە لە ناوچە جیاوازەکانی کوردستان بەڕێوە دەبن. خەڵکێکی زۆر ئامادەیە هەواداری ئۆفرود زۆرە لە منتکەی ئێمە و دوو گروپ بەشدار بوو گروپی ئۆفرودی سۆران و گروپی ئۆفرودی باڵەکاتی کاردانەوەیکی باشە بوو لەلایەن جمهورەوە ئەو نمایشە سێ بەشی سەرەکی لە خۆگرتە بوو سێ بەرگە بوو بەرگە یەکەمیان هەوراز بوو سیارەکان لە هەورازیانەدا بزان چێ زۆرتریە بڕی ببێ ڕاوەستان تەبعاً کە ڕاوەستای و هەستای و حسابی لە ناکرێ بەرگەی دووەم فلێکس ئەوەی کە بەناو ئاوێداڕۆن و شوێنەکە قۆڵە چێ بتوان و بەرگەی دووەم فلێکس بوو بەرگەی سێمیش درێفتە سۆران بە دەوری قۆڕ بە دەوری خۆیدا هەردوو گروپ ماشێمان زۆرە ئۆتۆمبیلمان زۆرە بەڵام هەر گروپی اتفاقمان کرد لەسەرەوەی بە 5 شوفێر بەشداری بکەین بە 5 ئۆتۆمبیل بەشداری بکەین. دیارە ئێمە هەوادارش زۆرمان هەیە لە باڵەکایەتی بۆ بەتایبەتی ئۆفرۆد هەمیشە ئەمە ویستومانە شتێکی جوان پێشکەش بە باڵەکایەتی بکەنەوە بەو جمهورە ڕێکوپێکە بەو جمهورە خۆشەویستە نمایشی یەکەممان تەنانەت بۆ ئەوەی بوو کەمە بیکەین پێشکەش بکەین بەو هاوڵاتی خۆشەویستانی باڵەکایەتی دووەمینمان لەگەڵ گروپی ئۆفرۆدی سۆران ئێمە وا ڕێککەوتین کە یاریەکی یاخود بڵێن فستیڤاڵێکی دۆستانە لەگەڵ یەک ئەنجام بدەین لە پای بە زیادی زۆر بەسەر کەوتوانەی ئەنجام ماداوە بۆ دەستخۆشی لە برایانی ئۆفرۆدی سۆرانی دەکەم. شوفێری بەناوبانگ کاکجێگەر نمایشات
لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەرشاد و بەختەوەر بن.